بینەرانی خۆشەویست جارێکی دیکەش سڵاوتان پێشکەش لە خزمەتەوەی خۆشەویستداین لە پرۆگرامێکی دیکەی جوانکاری ئافرەتان. لەم پرۆگرامەدا سۆنیا دەیهەوێ شێوەی ئارایشی شەرقی نیشان بدات. لە زۆربەی وڵاتانەی کە ئێمە تێیدا دەژین زۆر جار دەبینین کە ئەو خانمانەی کە بە تایبەت دەچن بۆ بۆنە و زەماوەن و جێژن و شایەکان ئارایشێکی بڵین زۆر بەکارەهێنن یان بە تایبەت بۆ چاویان. ئێستا پێم خۆشە لە سۆنیا پرسیاری ئەوە بکەم کە بۆچی لە وڵاتانی شەرقی ئارایشەکەیان زۆر تۆخترە لەو وڵاتانی ئێرە وەکو ئوروپا. ئارایشی شەرقی بە نەزەرم ئارایشی زۆر جوانە. لە لای خۆمان لە وڵاتی عەرەبی یا ئیران کوردستان زۆر ئیسفادە دەکرێت. ئەم ئارایشە هەم بۆ ئیسفادەمان کرد لە پرۆگرامی قەبلی. زۆربەی جار لە ئوروپایش بۆکەکان جلەکانیان دەگۆڕن. ئیتر لە ئیرانیش زۆر مۆد بووە ئێستا کە بۆک جڕێگەی جلوشێت بۆکەگەی ئەوەز بکات لە کوتابینی شەو بۆ مەسەڵەن کاتی سفرەی عەقد و شتانە کە کارەکان ڕەسمیەکان ئەنجام گرا هەمووی تەواو بوو بۆ دوای شام جلەکانیان ئەگۆڕن بە شی جوانتر. لیباسێکی سادەتر دروستە جاجار تووزێک سەختە ئەو لەباسانە بۆ گەرمی و دریژی و گۆرایی سەختە ئەتوانێت شیکتر بێت جوانتر بەس ئەو میکاپشە وەکو کە ئەنجامەداوە بۆ بۆک ئیسفادەی لێ بکەیت بۆ شەرقی. شەرقی تووزی ڕەنگەکانی بەسمان کرد سوور و کە و یاشین و ڕەنگێلی شاد ئیسفادە دەکرێت. بۆچی مەسەڵەن زۆرتر ئەو ڕەنگانە بەکاردێنن لەبەرەوەی جوانی لای خۆمان هەرچی ڕەنگ فەرەتر بە جوانترە بە چاوی خۆمان بەس بە نەزەری من ڕەنگ جوانە بەس تا کاتی تو بزانی چۆن تیکرای بکەیت. هەر ڕەنگە بە نەزەری من شاد بۆ دەمچا هەموو دەمچوی جوان نییە. من بۆ دەمچوی خۆم هیچ کاتی ناتوانم ئەو ڕەنگان ئەسفادە بکەم ڕەنگی شادووە مەسەڵەن بۆ ئەم تووزی قیافەی قژوشتی بە شەرقی دەڕوات بۆ ئەو جوانە و ئەو ئارایشە. ئارایشی شەرقی تووزی لە ژیر چاوی بیشتر ئیشتەکەی ناو چاولەتێکی دەری چاو ڕەش مامولەن بەکار ئەتوانین یا سۆ ڕەنگەلی تووزی تیرە بێت. ئیسە و چاومنمە بۆ ئیسفادەمان کردە ئیسەک ئەیکەن بە شەرقی. ئەین گۆڕانکاریەکی ئەوەندە زۆری ناوێ لە ئارایشی بووک و ئارایشی شەرقی. تووزی پودری لێ دەین. ئەم پودرە ترانسپەرانتی پێدەڵێن. ترانسپەرانت یعنی ڕەنگی نییە. کاتی لەسەری دەمچاو دایەنەی ڕەنگی دەمچاوت خراو ناکە. بە فڵچە بە جوانی ئەتوانی لای بووی لە دەمچاو.
دەسە خۆش بێ زۆر جوان بووە دەکرێت کەمێک تۆزیع بدەیت چ شتێکت زۆر گۆڕی لە دەموچاوی دەمچاوم ساویشەکانم دەسیلی نەدا لە سەری چاوی بەس چشە دوواکۆن ناوی چاوم ڕەش کرد لە پیشە و سپی بوو ڕەشمان کرد دوایە تووزی سەوزمان لیدا لە ژیرە و لەناو سەوزەکە تووزی ئابی نەفتیم دانا لەبەرەوە لەبەرڕەنگی ئابی نەفتیە دوایەوەیش زۆر مهمە کە ئەو ئاوتفیتە یعنی ئەو جل و قژ و هەمووی بە یەک بخوات ڕەنگەکان زۆر مهمە نابێت مەسەڵەن ئەگەر جلەگە ڕەنگی کات سەی بکەن تووزی لەو ڕەنگی جلیش لە ناو سایەتان بێت بەس نە زۆر تووزی گران ئێستا ستمان کردە لە تەکی ئەو سنگانەکە لە سەرماندانەوە لە تەکی گوشبارەگەی وەکو یەکە ئەمانەیش دەتالیەنی کە چشتێلی ڕیز ناو کراسەگەیە بە یەک دەخوات لە تەکی دەستپەنەگەی ئەمانە هەمووی لە تەکی کۆشەکەم ست کردە کۆشەکانی بە یەک ئەخوات ڕەنگەکانیش تەڵایی معمولە ڕەنگی تەڵایی لە تەکی بێش تەڵایی بە هەموو جلیک ئەتوانی ماچی بکەی تەڵای معمولەن بۆ ئابی نەفتی زۆر زۆر جوان دەبێت بۆ ڕەشکە ئەوە درسە بەس بۆ ڕەنگێلی وەکو ئابی نەفتی لە تەکتەڵایی پرفکت تۆ بۆچی ئەمڕۆ ڕەنگی سوورەتی و تقریبان سەوزت هەڵبژاردووە بۆ پشتی چاوی بەخاطر ڕەنگی سوورەتی و سەوز لە تەگێکە وەکو هارمونی دەبێت یعنی ئێساس ئارامشەدات ئەو ڕەنگانە لە تەکێکە فەرق ناکە مەسەڵەن بەپێی فەسڵەکان ناگۆڕدرێ لە زستان چ ڕەنگەلێک بەکارێنی لە هاوی ناچە جۆرێک ئەو ڕەنگی بەنەفشەمانە کە لەسەر چاوی دامنایە بۆ پاییز زمستان زۆر جوانە ڕەنگی تووزی توختە ڕەنگی سۆزیش بە هاوین ئەخوادێنی ئەم ڕەنگانە ئەتوانێت هەموو کاتی لە ساڵ ئستفادەی بکەیت زۆرتر معمولان مەسەڵەن لە زستانە چ جۆرە ڕەنگێک بەکارهێنن بۆ ئارایشی شەرقی فەرقێکی نییە ئارایشی شەرقی ئیتر ڕەنگان تیکڵا دەکێنی ڕەنگێکی مشەخەز نییە بۆ فەسڵەکان زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر جوان بووە بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆیشمان بەو هیواین کە کەڵکی پێویستان لێوەرگرتبێت تا پرۆگرامێکی دیکە هەر شاد و سەرکەوتوو.